ئێمە تا ئەو کاتی یاد یەکەینەوە تا ئەو کاتی بکوژانی شەید بڕیار بە سزای خۆیان نەگەێنن، بەڵام لەم دەسەڵاتە و لەم دەسەڵاتە و لەم کاتا هیچ گەشتبین نین بە دۆسیە شەید بڕیار و بکوژان نادرێنە دادگا لەبەرەوەی وەزیری ناوخۆ جێگری وەزیری ناوخۆ جێگری وەزیری ناوخۆ ڕاستەوخۆ بە خۆمی تو تا من لەسرم کورسێ بکوژانی شەید بڕیار نانێرمە بەردەمی دادگا بۆ وەرگرتنی وتەکانیان نەک بۆ سزادانیان. شخصی بە خۆمی وت لە ڕۆژ پێنجشەمەیەک لە گردی سەرچنار لە شوێنی تایبەتی خۆی کە پێنجشەمان لەوێ داوامەکە. ئەو ڕاستەخۆ پێوتم کە من تا لەسەر ئەم کورسیە بم بکوژانی شەید بڕیار نانێرمە بەردەمی دادگا بڕۆ چیش لە دەستی درێغی مەکە. ئێمە لە محکمەی ئیداریش کاتمان لە وەزیری ناوخۆ جێگری وەزیری ناوخۆ کردووە بۆ پێی ڕێگە نادەن بێنە بەردەمی دادگا، بەڵام بەڕاستی سکاڵای خۆمان هەر لای خۆی پەروەردگارەکەین لەبەرەوە بەڕاستی هیچ گەشتبین نین نە بە لیژنەکانی مافی مرۆڤ و نە بە دادگەکانی ئەم وڵاتە تا ئەم دەسەڵات و سوڵتە هەبێت خوێنی شەید بڕیار وەرناگیرێتەوە و بکوژانی نادرێنە دادگا.